نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. عزیزان و خۆشەویستان، سڵاوێکی گەرمتان لێبێ. خۆشحاڵین بە خزمەت دەگەینەوە لە بەرنامەکەتان بەرنامەی نون. لەم تەوەرێدا باس لە کەسایەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، محەممەدی کوڕی عەبدوڵڵاه کە خوای پەروەردگار لە نێو مرۆڤ و ئادەمیزادا ئەوی هەڵبژارد. هۆکاری هەڵبژاردننی بێگومان ڕەنگە لای زۆر کەس ڕوون بێ، ئاشکرایەکە ژیرمەندترین و هۆشمەندترین کەسایەتی بووە و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پلەی هەرە بەرزی ڕەوشتا بووە، بە جۆرێکە ڕەوش تێیدا هاوسەنگ بووە. زۆر کەس هەیە ئازایە، بەڵام لە ڕووی ئارامیەوە لە پاشە. زۆر کەس هەیە کەسێکی بە ئارامە، بەڵام لە ڕووی ڕازگۆییەوە ڕەنگە لەو ئاستەیانە بێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو ڕەوشتەکانە لە یەک ئاستا بووە، واتە لە لووتکەیە بووە. بە واتایەکی تر لە ڕەوشتا تەکامل و تەوازنی بووە. تەکامل واتە لووتکە، تەوازن و هاوسەنگی واتە بە یەک ئاست هەڵگری ڕەوشتە بەرز و پەسەندەکان بووە. ڤۆڵتێر، نووسەری گەورەی جیهانی، باوکی شۆڕشی فەڕەنسی و ئەوروپا، لە وتەیەکیە زۆر جوان کە ئەڵێ پیاوەکان زۆرێکیان هەن لە دەرەوە گەورن، بەڵام لە ماڵی خۆیان ناپچووکن، لە دەرەوە بەرزن، بەڵام لە ماڵی خۆیان نزمن. پیاوەکان لە دەرەوە باڵان، بەڵام لە نێو ماڵ و نزیکەکانی خۆیان شکست خواردوون. لە دەرەوە ڕێز لێگیراون، شکۆمەندن، بەڵام لە نێو ماڵی خۆیانە ڕەنگە لەو ئاستەیانە بن. بۆیە ئەڵێ محەممەد صلی الله عليه وسلم چۆن لە دەرەوە گەورە بووە، لە نێو ماڵی خۆشیە بە هەمان ئاست گەورە بووە، باڵا بووە، شکۆمەند بووە. لەبەرەوە خەڵکێک ئەبینین کە لە دەرەوە خەڵکێک کوتافی بۆ کێشێ، بەڵام ڕەنگە لە ماڵەوە خێزان و ماڵ و مناڵ و کەس و کارەکەی گاڵتەی پێ بکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن لە دەرەوە گەورە بووە، لە نێو ماڵ و خێزانیا ئاوا گەورە و شکۆمەند بووە. بۆیە هەمووان ئەزانین ئەوانەی کە یەکەم کەس ئیمانیان پێهێنا ئەوانن کە نزیکترین کەس بوون لێی. دایکە خەدیجە خوا لێ ڕازی بێ کە خێزانی بوو کاتێک هاتەوە بۆ لای و گوتی پەیامی پێغەمبەراتیم بۆ هاتوو، هەستی پێکرد، ڕاستە خۆ ئیمانی پێهێنا. نەگەوەندەش، بەڵکو فەرمی کەلا والله لا يخزيك الله أبدا. هیچ کاتێک خوا تۆ ڕووزەر ناکە. تۆ ئەهلی سیلەی ڕەحمی، تۆ داڵدەدەری هەژار و نەدار و لێقەوماوی، پێگەیەکی بۆ ئەوەی کە خەڵکانی بێدەرەتان هانا بۆ بێنێ. بۆیە خوای گەورە کەسێکی وا ڕووزەر ناکە. کەسی نزیکی وەکو ئیمامی عەلی کە ئامۆزای خۆی بوو ئیمانی پێهێنا، کەسی نزیکی وەکو زەید کە خزمەتگوزارێ بوو ئیمانی پێهێنا، و هاوڕێی نزیکی کە ئەبوو بەکری سەدیق بوو خوا لێ ڕازی بێ ئەو ئیمانی پێهێنا. نمونە و نیشانەی شکۆمەندی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوایە کە نزیکەکانی خۆی ئیمانیان پێنا. بۆیە بۆ هەر مرۆڤێک وەکو نووسەرە گەورەکان ئەڵێن ئەگەر لە میانەی دەوروبەرەوە هەڵسەنگاندنی بۆ بکەی، هەڵسەنگاندنێکی ڕاز دەرەچێ. ناکرێت مرۆڤێک سەرکردەیەک ڕازگۆ بێ چواردەوری تەندا بێ بە خەڵکی ناڕازگۆ. ناکرێ مرۆڤێک دادگەر بێ چواردەوری تەندا بێ بە خەڵکی ستەمکار. ناکرێ مرۆڤێک دەستپاک بێ چواردەوری تەندا بێ بە خەڵکی گەندەڵ، بەڵکو چۆن بێ خەڵکی وای پێوە ئەنیشێتەوە، خەڵکی وا ڕاگرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵسەنگاندنی بۆ بکەین لە میانی دەوروبەریەوە، ئەوانەی کە پێوە نیشتبوونەوە، وەک ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ، وەکو ئیمامی عومەر، وەکو ئەبوو عوبەیدە، وەکو بیلال، وەکو تەلحە، وەکو زوبەیر، وەکو ئەو کەڵە پیاوانە ئەو جار بۆمان دەرەکەوێ کە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لە چه ئاستێکا بووە. بۆیە ئیعتیباتی نییە، هەوانتە و بێهۆ نییە کاتێک کەسایەتێکی بەهێز دێ کە سەرژمێری سەد کەسایەتی جیهانی ئەکا، یەکەم کەس محەممەد دانێ عەلەیهی سەڵات وەسەلام، ژیرمەندترین و هۆشمەندترین کەسی سەردەمی خۆی کە محەممەد بوو عەلەیهی سەڵات وەسەلام. هەر بۆیە بەرناتشۆڵێ ئەگەر محەممەد زیندوو بێتەوە لە میانی قاوە خواردنەوەیەکە ئەتوانێت کێشەکانی جیهان چارەسەرکە. خۆشحاڵین ئێمە لەم باسەیە
لەم تەوەرەیە کە میوانداری هەر یەک لە بەڕێزان دکتۆر عەبدوڕەحمان محەممەد عارف و مامۆستا سەربەز جەباری بکەین. بەڕێز مامۆستا سەربەز جەباری، کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قورئانە، بێگومان خی پەروەردگار خۆی ئەزانێت کە چۆن باسی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم ئەم کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لایەن خی پەروەردگارەوە چۆن باس کراوە. والله بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة إخوة جنابتان لطواوي بسلان وبنران بي دڵخۆشم بەم بەرنامەی لە دوور ڕۆوە پێش وەڵامی پرسیارەکە. یەک لەبەری باسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆرترین سەڵاواتی تیا ئەوترەیە کە ئەو بۆ خۆی عیبادەتێکی گەورەیە و ئینسان بیوێ گەورە بێت تا ناوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زیاتر بڵێ گەورەترە بێ لای خوای پەروەردگار بە نەسی ئایەتی قورئان. دووەمیش وەکو تێبینی و ئاگاداریەک عادەتی بەرنامە وایە ئەوەی پێشکەشکارە ئەوە بێت بڵین یعنی میوانەکە مامۆستای پێش بەس جەنابەت لەم بەرنامەیە مامۆستای ئێمەی بۆ یەک بیسەران بزانن کە الحەمدوللا تۆ برا گەورەی تۆ مەرج نییە من کە میوانم شتێکی زیاتر لە تۆ بزانم حقیقەتێک خزمەتی جەنابتانە و کاک دکتۆریشەوە برا گەورەمان و یاخوا بەخێر بێ. لە کتێبی ناڵەی دەروونە مامۆستا محەممەدی خاڵ باسیەوە کاتەڵێ ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو ئەم کەون و بوونەوەرە وایە تێ چۆن قسەی لێکەی پێڕاناگەی فریان ناکەی وەنە فراوانە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە لە قورئانیشە یەک لەسەر شەشی قورئان باسی پێغەمبەر عەلەیهی سەڵام هەر ڕاستەوخۆ باسی کەسایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵام زیاد لە 1000 ئاەت لە قورئانە باسی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە بەعزێک زانەڵێن 1000 ئاەتەکە زیاتر لە 2000 بابەتە. بەڵام عولەما فەرموون ڕەوان بێشترین ئاەت لە وەصفی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاەتی وئینەکە لەعەلا خولوق عەظیم کە خوای پەروەردگار وەکو ڕەتدانەوەی هەموو ئەو تۆمەتانی کە بۆ پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وسەلام چونکە سوورەتەکە هەم سەرەتای بڵین داوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر کاتی ئەوەیە کە ڕوبەڕووبوون لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر تون بووە بەهێز بووە سوورەی نون وەلقەلەم. بۆیە خوای پەروەردگار لەوێ کە باسی ئەومان بووە کە ئەمان پیان و تۆ شێتی خوای گەورە فەرمێن نە هەر شێت وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەگەر کەسێک ڕەوشتی بەرز بێ عادەتەن ئەوترێ ئەنتە ذا خولوق عەظیم یا ذو خولوق عەظیم یعنی ئەنتە ئەحسن الناس خولوقا شتێ. بەڵام کە ئەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم کە ئەنەما هەرچی ڕەوشت بەرزی هەیە مەرکوبێکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاتبێتە سەری اینجا لە سەرێوێتی لەعەلا خولوق عەظیم يعني پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە سەر و ئەوانەیشەوەی. بۆیە ئەمە وەصفێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە زۆرمان پێ تێکرێت دواتریش باسیکەین. مەسەلەی ئەخلاقیات لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر گرنگە و لەم کاتەیە موسڵمانان زۆر پێویستمان پێیەتی. وەصفی دووەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە سوورەی مەکی بوو. ئەمجا لە سوورەی مەدەنیە خوای پەروەردگار فەرمێ لە کۆتایی سوورەی تەوبەیە ئەفەرمێ بالمؤمنینە ڕەئوف ڕەحیم. ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەرامبەر باوەڕداران ڕەئوف ڕەحیم یعنی بە بەزەیی بە میهرەبانە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە سۆزە کە لەم کاتەیە قەناعەتشم وایە بە تایبەتی تریش لەم مانگەیە یعنی موسڵمانان زۆر پێویستیان بەم سۆز و بەزەیی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ یەکترا بە سۆز و بە بەزەیی بین. و جارێکی تر لە مەکەیە خوای پەروەردگار وەصفێکی تری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یعنی لە قۆناغی مەکیە ئیکاتە ڕەحمەتەن للعالەمین. بەس بەم ئاەتە وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین کە پێما بێ زۆربەی زۆری موسڵمانان لە بەرمانە بەس سیفەتی ڕەحمەت زنووکەینەوە لە ناو خێزانەکانە و لە ناو موجتەمەع و کۆمەڵگایە هەوچی شێشە ڕەنگ بێ چارەسەر بێ. ئێمە ڕۆژانە قسەی ئەوە هەیە کە لە محکەمەکانە لە کوردستانە 7 بۆ 10 تەلاق هەیە. باسێکی وایە ڕەنگ بێ زیاتریش بوو بێ بە ئیحسایی پارم لایە من. ئەمە بەشێکی زۆری نەبوونی سۆز و بەزەیە لە ناو تاکەکانی خێزانە. یعنی خێزانێک پێویستی بەوەی ئەم ڕەحمەتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زینووکە وجعل بینکم مودة ورحمة وجعل بینکم ئەوە نەماوە. ئەمجا ڕوحەما ئەو بینەهم دواتر هەر ئێمەش لەگەڵ یەکترە ئەم ڕەحمە و سۆزەمان زۆر پێویستە. ئەمجا دواتر بێرە ئاستە سیاسیەکە بۆ ئەم خەڵکەی وڵاتی موسڵمانان بەڕێوەبا بۆ ڕەحم و سۆز و بەزەی نیە بەرامبەر ئەو خەڵکەی ژێردەست سیفەتی ڕەحمەتەکەی بۆ بێنەرەوە چارەسەرە بێ. لە هەندێک شوێنیشە هەیە کافرە بەڵام سیفەتی ڕەحمەتەکەی هەیە بە تاکوتەلا لەسەر زەویا شتی وا هەیە. خۆ بۆیە موسڵمان ئەو ڕەحم و سۆزی بەبەستە موسڵمانان ئەو ڕەحم و سۆز و بەزی کەمتر بۆت.
و ئاەتی تریش چۆن باسی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات و سەلام وەکوتم دنیایەکی فراوانە بەڵام ئەو چەند ئاەتە ڕەنگ بێ کافی بێ. بەڵێ دەستە خۆش مامۆستای بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان محەممەد عارف فقهی ئوسوە یا ئوسوەی حەسەنە لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خوای پەروەردگار وەسفیەکە لە چی پێگایە و شیکاری چۆنە بووی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. قربان سپاس بۆ جەنابتان موفق بن یا رب. ئەوەی مهمە هەر ئەو زاراوەی کە جەناب و فەرمووت فقهی ئوسوە نای خۆی بەخۆیەتی یعنی وەکو چۆن ئێمە لە نوێژەکانە پێویستمان بە ئەحکامی نوێژ هەیە بێ فقهمان هەبێ بە نوێژ، چۆن لە ڕۆژووە فقهی کتایبەتی هەیە، چۆن لە زەکات و حەج و عومرە فقهی کتایبەتی هەیە، چۆن لە سیلەی ڕەحم و خزمەتیە فقهی کتایبەتی هەیە، چۆن لە کاری سیاسی و کاری کۆمەڵایەتی و کاری ئابووری و کاری ئەمنی و کاری عسکەری و هەتا ڕۆمانە هەرشی لەمانە فقهێکی هەیە. هاکەزە ئەوەی کە پێوترێ فقهی ئوسوە بە مستەلەحە قورئانیە ئەوش پێویستی بە تێگەیشتنی کتایبەتەیە، ناکرێت لەگەڵ شتەکانی کا تێکەڵ بکرێ، یعنی بێ بە چاوێکی تایبەت بڕوانی بۆ تێگەیشتن و حاڵی بوون لە مەسەلەی پێشەنگبوون لە ذاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەرێکێک لە ئێمە، نەک هەرێکێک لە ئێمە بەڵکو بۆ هەم مرۆڤایەتی. بۆیە ئەمە باشتر وایە کۆڵێ بە قسەی خۆمان و سەری خۆمان قاڵ نەکەین، بەڵکو بە قسەی خواوە بزانین خوا خۆی کە ئەو پێغەمبەری پێشەوای ناردووە ئەو هەڵی بژاردووە لە ناو هەموو مرۆڤایەتیە تاوەکو نوێنەرایەتی خوا بکە لەسەر زەویە. بزانین خوای گەورە خۆی چۆن باسی ئەم پیاوە بەڕەزە ئەم پیاوە گەورە ئەم پێغەمبەر ئازیزەیەکە عەلەیهی سەڵات وسەلام و هەر ئەویش توانای ئەوەیە وەکو خۆی باسی بکە. ئێمە هەرچیەک باسکەین تعبیرمان بەشی ناکاوە، گزارشتی ئێمە لە هەر ئاستێکا پێ بەشی ئەوە ناکە لە ئاستی باڵا و گەورەی و ڕێز و حورمەتی پێغەمبەری پێشەوا شت بڵین لەوانی نزیک بینۆلی ئەوە شتێک بڵین کە تۆ دڵمان پێی خۆش بڵین شتێکمان کردووە بەرامبەر بە پێغەمبەری پێشەوا ڕێز و گەورەی ئەومان خوێندێتەوە و کۆڵێ خۆشەویستیمان پێداوە. جا بۆیە وەکو عەرزم پێ باشتر وایە بزانین خوا خۆی چۆن تعبیر لە گەورەی ئەم پێغەمبەری پێشەواکە. تەمەن لە سێ ئاەتە تەئکید لە کەلیمەی ئوسوە کە بۆتە زاراوەیەکی قورئانی لە سێ شوێنە خوای گەورە تەئکیدی لێ کات، یەکەم تایبەتە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، دوانەکەی تران تایبەتە بە ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام و شوێن کەوتوانی. لەوەیە کەما کە کاتێ فەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە. طبعا لێرا کەلیمەی ئوسوە مانایەکی بەرفراوانی، یعنی پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وسەلام ئەتوانێ پێشەنگی تۆ بێ لە هەر شتێکا تۆ ئەتەوێ، ئەتوانێت پێشەنگی ئێمە بێ، پێشەنگی ئەوان بێ، پێشەنگی دوور بێ، پێشەنگی نزیک بێ، پێشەنگی خەڵکی ڕابردوو بێ، پێشەنگی خەڵکی ئێستا بێ، پێشەنگی خەڵکی داهاتوو بێ هەتاکو ڕۆژی قیامەت. ئەگەر ئەو خەڵکە ئامادەی ئەوەی تیا بێ بگەڕێ بەشن پێشەنگێکی ڕازبوو و سەرڕاستە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە ئاەتەکە کە فەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله، هەندێک لە مفەسرین ئیبن عاشور و شەعراوی و گومانم نییە کە هەندێک مفەسرین کەش قسەکانیان لەمەوە نزیکە ئەڵێ بەس تەنها ئەم ئاەتە خۆی هەر ظاهری ئاەتەکە تأكيد لەوە کاتەوە وەکو پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە لە ناو پێغەمبەری پێشەوا لە مێشکی پێغەمبەریە لە جەستەیە لە فکریە لە جەوهەریە لە گیانیە لە عەقڵیە لە هەڵسوکەوتیە لە سیاسەتە لە ئیدارەدانیە لە قسەکردنی هەتا ئەڕۆ کە ئەنەما خوای گەورە هەرچی پێشەنگ بوون هەیە هەرچی صفاتی سەرکردایەتی بوون هەیە لە پێغەمبەری خوا کۆی کردووەتەوە. لەبەرەوە لە هەر لایەکەوە لە هەر ڕوویەکەوە لە هەر باسێکەوە لە هەر ئاراستەیەکەوە لە هەر کەسێکەوە لە هەر زمانێکەوە لە هەر کاتێکەوە لە هەر شوێنێکەوە ئەگەر ئێمە بمانەوێت لە پێغەمبەری پێشەوا خەڵک بیە لە پێغەمبەری پێشەوا ئیستیفادە بکە بەدڵنیایی و یەکەم ئەتوانێت بگاتە پەیامەکەی لە پەیامەکەی حاڵی بێ، دووەم ئەتوانێت پێشەنگی خەڵکیش بێ ئەم دوانە لوشێن هەم لە پەیامەکەی حاڵی بێ وەکو خۆی لە دوای حاڵی بن لە پەیامیش ئەوەندەی کە توانە خوا توانە بۆ کەسێدا اینجا کوتانە پێشەنگی خەڵکە. جا دوایەوە ئەم پێشەنگبوون لەم خێزانی خۆتە، یعنی کەمترین شوێنێک کە تۆ بتوانانی پێشەنگ بیتە خێزانی خۆتە کە دوو کەسن دوای وردە تەشەنەیەکە و زیادەکەوەمان. ئیتی هەیە خوا پێداوە پێشەنگی گەڕەکێکە، هەیە پێشەنگی شارێکە، هەیە پێشەنگی وڵاتێکە، هەیە پێشەنگی هەموو دنیاە. هەمووشی لە شو وەرەگرت تۆ ئەگەر جایز بێ بڵێن لە ئەزمموی وەحیەوە ئاوە ئەزمموی وەحی نەک ئەزمموونێکی بەشەیی ڕوت و پەتی لە ئەزمموی وەحی پێغەمبەری پێشەوا وەرەگرت شتێکی لێ حاڵی بوو. گەورەیەکەش لەوایە پێشەنگبوونی پێغەمبەری پێشەوا بەشی هەموو بەشەرێتەکە، یعنی ئەوە نییە بڕۆم ئەگەر بمێدە و فێر هەموو بێنم بۆ خۆم وتە بەشی تۆی تیانەمێنێ بەشی ئەمی تیانەمێنێ بەشی ئەوی تیانەمێنێ مەسەلەن. یعنی بۆ نمونەگە کەسێکی سیاسی بێ سیاسێکی سەرڕاست بێ لەسەر کەدایەتیکردنی خۆی بۆ دەوروبەرە ئەگەر بێ لە پێغەمبەری پێشەوا شتێک فێر بێ ئەو فێرە بێ غیری ئەویش فێرە بێ هەتا قیامەت هەر کەسێک بێ لێو فێرە بێ. حەزەکە سەرکەدایەتی سیاسی ملیۆنی ئینسان بێ ملیارە ئینسان بێ کەس هەر کەسێک لە ئەنازەی ئەوەی
توانای هەیە و تااقەت هەیە و حوصلەی هەیە و سەلیقەیە توانێت لە پێغەمبەری پێشەوە فێر بێ کەسێک نییە بتوانێت پێغەمبەر داگیر کا بۆ خۆی نە لە فقیە نە لە فکریە نە لە فەلسفەیە نە لە عقلیە نە لە ئەزمون هیچ شتێک ناتوانێت پێغەمبەر داگیر کا بۆ خۆی بەس توانێت شتێکی لێ وەربگرێ بۆ خۆی پێ بگاوە ئاجا ئەو ئاەتە گەلێک مهمە ئەسڵ وایە کە ئێمە مسلمان تیا ڕابۆستین بووی لە ژیانی خۆیان ئیسفادەی تیا بکەین بەتایبەتیش لە سەرکردایەتی سیاسی خەڵکی لە کاروباری سیاسیە کەمڕۆ بۆتە جی پرسیار تا چەندێک ئێمە توانای ئەومان هەیە کە ئەم ڕۆڵە ببین وەک پێغەمبەر سەرکردایەتێکی سیاسی خەڵق بکەین مەسەرن پێمانە دیار بێت لە قسەمانە لە هەڵسوکەوتمانە لە فکرمانە لە هەوڵ و هەڵێسمانە هەتا دوو ئاەتەکەی تریش ئەوەی کە مهمە کە فەرمی قد كان لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه لێ باسی جەنابی ئیبراهیمەکە عەلەیهی السەلام ئەوش بۆتە ئوسوەی ئێمە لە ئاستێکی تر و لە باسێکی تر و لە زەمانێکی تر و لە مەکانێکی تر و لە حاڵەتێکی تر و لە دیاردەیەکی ترە بەس ئەوەی بە کەڵکی ڕاستەوخۆی ئەوەن ینی ڕاستەخۆ بە کەڵکی ئێمە ئێستا حالیان ئەوەیە ئیسفادەیەکی علمی و فکری ئەوانەی لێ بکەین ئەڵێ شوێن کەوتوانی ئیبراهیمیش شایستەی ئەوەن کە ئێوە پێشەنگی ئەوە بێ ینی کەواتە پێغەمبەری پێشەوەکە هاتوو بۆ خۆی نهاتوو خۆی پێشەنگ بێ وترم پێشەنگادی لە خۆیان کۆ بێتەوە شۆڕ نەبێتەوە بۆ خەڵکی تر بۆ ئافرەتەن بۆ پیاوان بۆ هەر کەسێکەیە بەڵکو شۆڕ بۆتەوە شوێن کەوتوانی چۆن شۆڕ بۆتەوە بۆ سەحابی لە سەحابی بۆ تابعی لە تابعی و بۆ غەیری ئەوانش هاکەسە لە ئیبراهیمیش عەلەیهی السەلام شۆڕ بۆتەوە بۆ شوێن کەوتوانی ئەکرێ ئێمەش ئەوتوان ئەگەر بمانەوێت ئەتوانین شتێک لە پێغەمبەری پێشەوە وەربگرین دا بۆیە ئێمە لێرە ئێمە حاجەمان بەوە هەیە کە قوڵتر لەم جۆرە ئاەتانە بڕوادین کەواتە لێرە ئەوەی کە من مەبەستمە خوای گەورە ئێوێ ئەمڕۆ پێویستیەکانی ئێمە پێویستەکانی خەڵکی مسلمان ئومەتی مسلمان گەلی مسلمان ئەوەیە کە ئێمە فێری ئەوە بین چۆن سەرکردایەتی بکەین ئێمە بە کوردیەکەی کەل و کسووریمان لە مەجای سەرکردایەتیایە سەرکردایەتیە وەکو تاک وەکو خێزان وەکو حیزب وەکو ڕێکخراو وەکو دەوڵەت وەکو حەزارەت لەو مەجاالای مە کەل و کسووریمانتیا هەیە جا بۆی فرای خۆمان بکەین ئەبێ بچی لە پێغەمبەری پێشەوە عەلەیهی السەلام شتێک فێربین تاوەکو بتوانین بگەین ئامانج و بکەین نەتیجە جەناب ئاماژە بە خاڵێکی زۆر جوان کرد بۆی کە ئەتوانین بڵێن پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم پێگەیشتنی هەموو نەجاحات و سەرکەوتنەکان بووە هەچی سەرکەوتن هەیە لە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کۆبووەتەوە ئەکرێ تەبعەن هەموو کەسێک محەممەد صلی الله علیه وسلم بکا بە ئوستۆی خۆی یعنی ئەگەر سەرنج بین بۆ نمونە جارێکیان کەسێکە ئەوە بە ئاوازێکە وتۆ جاریەک بوو کە فینا نەبی یعلم ما فی الغەدی ئەیزانی کە سبێنێکی ڕۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەستانی من عەبدێکی خوام لا يعلم الغیب إلا الله لەویا چی لێ کرد لەویا وەستاندی کاتێکە ئیبراهیمی کوڕی ئەمرێت هەندێک گوتیان خۆر گیرا لەبەر مردن و لە دەستدانی ئیبراهیمی کوڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووینا خۆر و مانگ دوو ئاەتن ناگیرێن نە بۆ مردن نە بۆ ژیانی هیچ کەسێک ئەگەر لەم سەردەمەیە ئەمە دەست خەڵکێکی سیاسی بکەوتایە ڕەنگە بە ملیۆنەها یا بە ملیارها دۆلار بیکرێ بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەم حاڵەتانەیە چونکە کەسایەتێکی مەبدەئی بوو ئەم جۆرەشتانی ڕەفز کرد و بە هیچ جۆرێ قوبوڵی نەبوو ڕازگۆ بووە و تیجارەتی بە قەزیەی ئومەتەکەی خۆی و میلەتەکەی خۆیەوە نەکردو بە هیچ جۆرێ چی بە ڕازانی و ڕێک ئەو پەیامی گاندووە جەنابی مامۆستا سەربەست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند خاڵێکی گرنگی تیا بووە لە مەبدەئی بوون لە عەقیدە بوون و هەروەها ئاوێتە بوون لەگەڵ ئەخلاقا جەناب چۆن لەم بارەیەوە سەرنجی خۆ دەرەبڕیت بەڵێ حەقیقەت و ڕاستیە کە هەستەکەم کەس بێ لە دڵ و دەرونی موسڵمانانە پێش وەڵامی پرسیارەکە ئەوەیە کە ئێمەی موسڵمانە بێ یەقینمان هەبێ لە دڵەوە کە گەورەترین و مەزنترین مرۆڤ لە مێژووا پێغەمبەر عەلەیهی السەلام ئەمە بەدەر لەوەی کە دەیان ئاەت و فەرموودەی لەسەرە لە هەمان کاتشە قسەی نەیارەکان لە مێژووی مرۆڤاتی لە سەرەتاوە تا ئێستا لە ئادەمەوە تا کۆتا کەس نییە بەقەت پێغەمبەر عەلەیهی السەلام پاک و چاک و ئەوەی پێی بوو ترێسیفەتی چاکێتی بە ئەندازی پێغەمبەرە بوو بێ عەلەیهی السەلام وسەلام کە ئەوە جەنابیشت لە ئەوڵۆ باسی کرد کابرای نووسەر مایکل هارت ئەوە جوولەکەیە جوولەکەیەکی ئەمریکی ڕاستی دەکاندووە ئەوە کاڵی کتێبەکەم نووسی الخالدون المئة ئەو سەد کەسەی کە ناویان ماوە ئەڵێ نەمتوانی محەممەد یەکەم کەس نەبێ چونکە ئەڵێ کە تەماشای هەر کەسێکی گەورەمە کرد نەیتوانی وە لە هەموو بوارێکە ئەوەی ویسوێتی بیباتە سەر بەس پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام لە ماوەیەکی کەمە ئەوەی ویسوێتی گەیاندوێتی بۆ دین و بەو تعبیرە ئەڵێ بۆ دین و دنیای خەڵک طبعا من عەرەبیەکەم خوێندۆتەوە لە عەرەبیەکەی واڵێ لە مقدیمەکەی ئەڵێ بۆ دین و دنیای خەڵک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئەوەی مرۆڤایەتی پێویستی بووە بۆیانی کردووە
ئەوە دیارە لە سیرەی شەهر وایە سەحابەوان فەرمون پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو شتێکی فێر کردوین. بەڵام ئەمەی بۆ ئەم ڕۆژگارە کە ئێستا ئێمەی موسڵمان هەستەکەم دووشت زۆر گرنگە بۆ موسڵمانان. یەکەمیان مەسەلەی مەبدەئی بوونە لەوەی کە کەسێکەڵێ ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله لەم قسەیان مەبدەئی بێواز لە بەرنامە و عەقیدە و بیر و باوەڕی پێغەمبەر نێنێ عەلەیهی سەڵات وسەلام لە بەر 2 دینار کە ئەیدەنێوانە و ئەمە فیتنەیە کە ڕەنگ بێ ڕوبەڕووی من و تۆیش بێتەوە 2 ڕۆژی تر احتیمالێ لە شوێنێکا خەڵکێک وعدی پێ با بڵێ بۆ نمونە و کەم ئەندام پەرلەمان بۆ نمونە لە سەروبەندی ئەوەیین ئێ موسڵمانێک کە بەڕاستی بڵێ ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله ڕازی نییە کە خەڵکێک باوەڕی بە پەیامەکەی پێغەمبەر نیە عەلەیهی سەڵات وسەلام بڵێ منە بماندام پەرێ و مەبدەئەکەی لە دەستچوو ئێتر نەک مانگی ئەوە ملیۆنەی بەنی هەموو دنیای بەنی نایەتەوە دنیا و قیامەتی فەوتێ بۆیە زۆر گرنگە ئینسانی موسڵمان کاتێ شوێن کەوتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر مەبدەئی خۆی بەردەوام بێ بە تایبەتی ئەوەی کە پێوترێ نەگۆڕەکان وانە ثەوابت نابێ بگۆڕدرێ یعنی من لەبەرەوەی کە مەسلەحەتی خۆم یا بنەماڵەکەم یا حیزبەکەم یا وڵاتەکەم لەوەیە دەستکاری مەبدەئێکی پێغەمبەرکەم عەلەیهی سەڵات وسەلام ئەمە زۆر گرفتە و ئەو دوو نمونەی جەنابە باسە کرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەیتوانی کە ئەو ڕۆژەی ئیبراهیم خەڵکی وتیان لەبەر ئەو گیراوە دەیان شتی پێ بکا بۆ دنیایی بەس کۆتایی پێ ئاهات بەس پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەبدەئی بووە پێچوانە بوو لەگەڵ مەبدەئی بەڵێ قبولی نەبوو لەگەڵ مەبدەئی خۆیان نەبوو بێ با مەسلەحەتی عایلەکەی خۆشی تیا بووێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕەفزی کردو ئەم خاڵە زۆر گرنگە بەڵام لەمە گرنگتر خەڵکانێکی موسڵمان کە ئێستا زۆر بە قورسی ئیدعای ئەوە کەن شوێن کەوتەی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام تەوحید و ئەهلی تەوحید و تەوحید زنووەکەنەوە بێ ئاگا لەلایەنی ڕەوش بەرزیەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات یعنی کەسێک کە بینی بە پاساوی موحیدێتی و تەوحیدی جنێو بە خەڵکەڵێ کە لە کاتێکە ئەوەی من سەیری سیرە و حەدیث و ئەوانم کردبێ نەمبینیوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانە جنێو بە یەک کافر دابێ ڕوشکێنش نەبوو وانە فەرمێتی جنێو بە شەیطانیش مەڵێن ئێتۆ وەرە ئێستا موسڵمانێک بێ بە ناوی تەوحید و عەقیدە و یەکتاپەرستی و لە خوا نزیک بوونەوە جنێو بە هەرچی ئومەتی پێغەمبەرێدا عەلەیهی سەڵات وسەلام نیمانەشتیوە بەڵێ ڕاستە هەر ئینسان کە ئێستا هەمومان دنیا لەبەر دەستمان هەر ئاوای لێ بکە ئەوەی کە جنێو بە خەڵکەڵێ زۆرجار بەداخ و خەڵکێکە کە بە حیساب شوێن پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات ئەمە ئەگەر منیش بم پێویستم بە تەوبێ پێویستم بۆی مراجعەیەکی خۆم کەم بەخوا ئاوا دینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەر ناکەوە لە قیامەتشا زۆر دوورم لە پێغەمبەر صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێن نزیکترین کەس هەموو هەوڵمان بووی لە خزمەت پێغەمبەر ئابین عەلەیهی سەڵات نەخوانە پێغەمبەر ئەو جنێوەیان ناوێ جنێودان کە کەوتە کایەکە و شتی ترە نەک داوە زۆر خرام تێکەچێ وایە زۆر خرام تێکەچێ بۆیە ئەبێ ئێمەی موسڵمان لەم ڕۆژگارەیە ئەم عەقیدە و تەوحیدەی کە ئەی خوێنین ئاوێتەی ئەخلاق و ڕەوشتە بەرزەکەی پێغەمبەرێکین عەلەیهی سەڵات وسەلام بووی تێک نەچێ ئەگەر ئاوێتە نەبوو ئەو کاتە سەر لە خەواریجێتیەوە دەرەچێ خەواریجیان بە سەحابە کردووە نیە لە مێژووا کە ژیانە نەخنتۆ چ قسەی ناشرینیان بە سەحابە و بە تابعین و بە عولەما و ئەوانەوتۆ ئەوە ڕەوشتی پێغەمبەر نیە عەلەیهی سەڵات وسەلام بۆیە من هەستەکەم مسلمانان ئەلەم دووشتەیە زۆر پێویستمان پێێتی و هۆکاری سەرکەوتنی مسلمانانن لە شوێنێکا مسلمانێ زۆر ڕەوشتی بەرزە لەگەڵ ماڵ و مناڵ و دەور و بەر و ئەوانەیە بەڵام شتی واڵە پێچەوانی عەقیدە و تەوحیدەکە بە هەر چوار مەزهەبەکە و هەرچی مەزهەبی ترێ مخالفە ئەوە سەر ناکەوێ خوای پەروەردگار ئەمە سەر ناخا لە دنیا و لە قیامەت ڕەنگە سەرکەوتنێکی کاتی هەبێ وەکۆی کە هەبوو لە مێژووا بەڵام ئەوە دۆڕانەکە ئینسان خۆی لێ ڕازی نەبێ سبحانه وتعالى ڕاستە بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان سەبارەت بە ستراتیژی پێغەمبەری خوا سەڵات وسەلام چ ستراتیژێکی هەبووە پێغەمبەری خوا سەڵات وسەلام لە ژیانیا لە قیادەیە لە هەڵس و کەوتیا لە کردار و گفتاریا ئامانجەکەی چی بووە بە تەحدیدی من دائما لەو شتانە ئەوەی کە تایبەتە بە شەریعەتەوە جا لە هەر سوچێک لە سوچەکانی شەریعەتەوە کە لە قورئان و لە حەدیثی خوێنیتەوە ئەوە دنیای نەزەریات و دنیای ناو کتێب پیرۆزەکەی دایم حەزەکەم لەگەڵ واقع خۆمانە بەراوردی بکەین بزانین تا چین ئەنازەیەکی ئەمە شتانەمان تیا هەیە و تا چی ئەنازێک تیامانە نییە بە هەردووبارەکە هەیە و نییە پێشەوەی وەڵامی ئەسلی ئەو پرسیارە بدرێتەوە کە تایبەت بە پێغەمبەری پێشەوە کە تەماشای واقعی مسلمانان ئەکەین لە دوور و لە نزیک لە مەسەلەی دیاریکردنی استراتیژە تا ئەنازەیەک ئەوش وەکو زۆر شتێکە کەلو کسووری تیا هەیە بۆیە زۆر کات هەیە کە بانگەوازێک دەست پێکات لە شوێنێکی دیاریکراوە فترەیەکە ڕوا دوای بۆ خۆی ئەوەسێ کۆتایی پێدێوانە یان مەسەلەن شۆڕەشێکە ئەکرێ مەسەلەن ڕاپەڕینێکە ئەکرێ ینی گۆڕانکاریی گەورە کە لە فترەیەکی قیاسیە لە وڵاتێکە لە شوێنێکە کە ئەکرێ لەبەرەوەی استراتیژێکی دیاریکراویان نەبووە هەستەکەی ناگەن ئامانجی خۆیان و هەڵەوەشێتەوە کە ئەنەما هیچ نەکراوە خەڵکی دوای ئەوانە بێ لە سفرەوە دەست پێ بکاتەوە
ئەجا بەس ئەو نقطەیە بزات ئێمە زۆر ضرورە دائما نصوصی قورآنی یا نصوصی حەدیثی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە هێنین لەگەڵ واقعی خۆمان بیکەنە پێوەرە بیکەنە ناوی چیە بیکەنە وردبینێک لە ڕێگەی ئەو تەماشای واقعی خۆمان بزان تا شوێنێک حوزوری هەیە و تا شوێنێک غایبەوە سەبارەت بە استراتیژی پێغەمبەری پێشەوە لەوانی لە هەر کەسێ پرسیار بکەڵێ کە پێغەمبەری پێشەوە بۆ هاتوو کە خەڵک عیبادەتی خوای گەورە بکە لەم خاڵە ئەم خاڵە کە بە سادەیی گشتمان لێ حاڵیە بین خەڵکی خوێنەوار و نەخوێنەوارش لێ حاڵی بوو و فعلا واش ئەگەر تۆ یعنی ئەگەر تۆی ئەوە کورد بڕی تیا بکەی سەرپێیانە وەڵام بێتەوە سەرپێیانە و کورد بڕی تیا بکەی ڕاستە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسەلام و پێغەمبەری خۆشمان پێش هەموویان بۆ هاتوو کە خەڵک عیبادەتی خوای گەورە بکە و بڕایەوە بەس ئێمە ئەگەر تۆزێک کۆڵێ لەسەر کێڵی دەچین بچنە بنکێڵ بچین ناو قوڵایی مەوزوع بابەتەکەوە ئەوەی کەسا من ئاستانەیەکەم ئەگەر لای ڕاست و تەماشایەکی ئامرازە لای چەم تەماشایەکی ئامانجە یعنی تێکەڵەیەکە لە ئامراز و لە ئامراز و ئامانجیش بەخۆی استراتیژی دروستەکە کە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسەلام سەر قافڵەی ئەم بابەتانە بوون دوای ئەو شۆ کەوتوانی ئەوش یەکێک لەوانە استراتیژی پێغەمبەری پێشەوە کە هەم معنای ئامرازیش دیا ئامانجیش دیا ئەوەی کە مەسەلەی عیلمە پێش هەموو شتێک يعني علمك بوي كتو خوي تيا بناسي خوا بناسي پیغمبر بناسي خو بناسي خلق بناسي خاك بناسي داهاتو بناسي است بناسي رابردو بناسي مثلا ام جور ناسي هموش وكو خوي خوا لانازي خوي توبتاني بناسي كي لرغي قران پیغمبر لانازي خوي خلق لانازي خوي اوي كدوست اهل ايمان وسراست ونظام شي لانازي خوي او شي كواد دجه لانازي خوي اجار پیش هموش تك اما خاڵی یەکەمی استراتیژی هاتنی پێغەمبەران بۆ مەسەلەی تەشەنەکردن و بڵاوپێکردنی زانستێکەوە بووگەێنێ بەم جۆرە شتە مبارەکانی کە عەرزم کردن خاڵێکی تر دوای علم عیبادەتە یعنی استراتیژی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسەلام تەنها هەر لە عیلمانیە هەندێک کەسێ برا تۆزێک علمی وەخوا هەیە ئەڵێ وەڵا خوا حەقە و ڕاستە و وجودی هەیە و قیامەتیش هەر تەواو بەخوا بڕۆ بێ بەڵام پێوە دیار نین لە سلووکیا لە فکریا لە هەڵسوکەوتیا لە هیچ شتێکا پێوە دیار نییە لە مسلمان ناچێت لە دەمیا لە مسلمان کارۆکرداریە نەزەریە زیاتر خاڵی دووەمی ئەو استراتیژی کە پێغەمبەران هاتوون لە پێناویە ئەوەی کە مەسەلەی عیبادەت جا ئەوەی یەکەم هەر بە عین دەست پێکا کە عیلمە و دووەم هەر بە عین دەست پێکا کە عیبادەتش بە مەعنا بەرفراوانیەکەی ئیزا خەڵکی خۆمان زۆرێکی وا تێگەشتووە عیبادەت بەس نوێژەکانە بەس ڕۆژ و حەج و عومرە و بڕۆ بە خێراتی فکری علمانی کە هاتووەتە وڵاتانی ئیسلامیەوە هاتووە دین ئەوە تەسک کاتەوە کەم کاتەوە کورت کاتەوە کاڵ کاتەوە لەو 34 شتا ئەوش ئەگەر بزانن ئەگەر پێشان بکرێت ئەوش نایڵن ئەگەر پێشان بکرێت چونکە ئەوەی لە معانی و مەبەست و ئامانجە باڵەکانی نوێژ حاڵی ببێ کافیە بووی هەر لە سورەتی فاتحە مەسەلەن لە سورەتی فاتحە بەس کەسێک قوڵ بێتەوە ئیتر سورەتی فاتحە کافیە بۆی بزانێت لە ژیانە ئەبێت چی بکە و ئەبێت چی نەکە لەگەڵ چیا هاوکار بێت لەگەڵ چیا ناهاوکار بێ پێچەوانەکەی بۆی مەسەلەی عیبادەت بە معنە فراوانەکەی لە ئاستی خێزانە عیبادەتێکەیە لە ئاستی حیزبە عیبادەتێکەیە لە ئاستی گروپە عیبادەتێکەیە لە ئاستی دەوڵەتداریە کە ئەمە مشکلەی گەورەی ئەم سەردەمەی ئێمەیە کە دەوڵەت لە دەستی خەڵکی ئیسلام خوازە نەماوە لەم سەرتا ئەوسەری دنیا ئەمانە ئەسڵەن دەوڵەت و دەستور دەسەڵات داگیر کراوە بە معنای کەلیمە کوچۆن خاڵکی فەڵەستین داگیر کراوە ئەسڵ وایە خەڵکە مسلمانەکە بەم عەقلیەتەی کە ئێمە لە ڕێگەی شەرع و وەرمانگرتووە بیل لەوە بکاتەوە ڕۆژێ بێتە پێشەوە دەوڵەت و دەسەڵات و دەستور ڕزگار کە ئازاد کە لە دەستی خەڵکی نامسلمان و نائیسلام خوازوانە تاوەکو بکرد دەستی میلەتی مسلمان و گەلی مسلمان ئەجام عیبادەت وەکو پێمەتی لە تاکە و تاکاتە مەسەلەی دەوڵەتداری و تاکات دروستکردنی حەزارەتێک خاڵی سێم مەسەلەی علاقاتە کە هێر بە عین دەست پێکە یعنی مەجالی ئەخلاق بمصطلح قورآنی و حەدیثەکە باسی ئەخلاقە بەس ئەکرێ علاقاتی بەکاربێنێمان کە ئەوش چونکە مەسەلەی ئەخلاق حديثك كفرمي إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه الدين علاقيني وان خطو خواه نوش شلون كي الرجوع شلون كي الزكاة شلون دي حتى الرومان علاقيني وان خطو خواه بس أخلاق علاقيني وان خطو خلقه أخلاقي سياسي أخلاقي كومالياتي أخلاقي دراوسيتي أخلاقي خدماتي أخلاقي اقتصادي أخلاقي أمني أخلاقي عسكري أخلاقي سربازي أخلاقي شر أخلاقي آشتي أو أنا هموي علاقي بإنسان كانوا هي برو أصل وايا أمريكا وكو بشك الاستراتيجي بيغمبران وبيغمبري خمان كهنايوتي أبي إمش أو أني لتوانا ما هي ونوي عقل من بركة رعايتي وبين كما أبي لجاني خمان أكو رني بيبدينه دواء أو إن جاكو يتصير موضوعي خلافات جران أويك يقدر جني رابطوا باسم كرت راستي ما أجتنها لأستي خيزان وكومالجا بيركينوا لو زاد تيبر نكين يعني كواتا كم تر لني ويدين من بيجيب جيبه ولو هندك رأيواني هندك دفرمون الله كاكا أجاو قصيتو زت الناس دقتي تياهي الله دين داري شوار باشا لصاب سبنجي تاك جيب جيكا لصاب سبنجكي دوهمي خيزان جيب جيكا لصاب سبنجي سيمي كومالجا جيب جيكا لصاب سبنجي شوارمي دولت جيب جيكا بس الله شي الله كاكا لصاحب تاو بنجكي بيشو بس راو لصاب سبنجكو
بەتاکەکەەوە بەسا بەتاکەکەەوە یعنی کەواتە لە ساسەی دینداری تو بتوێ بگەیتە ئامانج بگەیتە نەتیجە پێویستە بە دەوڵەت و دەسەڵات و دەستور هەیە نەکتورها لە ناو ئاستی بەشێک لە کۆمەلگا یا هەموو کۆمەلگات و حرەکەت و جوڵەکە ئەوش لە سنوورێکی دیاریکراوە بەس کە ئەو کەوتە دەست ئەو کاتە تۆ خێر و بێرەوە هەموو مرۆڤایەتێ بێ نەک بۆ شوێنێکی دیاریکراوە و کات و سادێکی دیاریکراوە ئەوش کە بە مەفهومی خلافەت یا مەسەڵی دەوڵەتداری هاتووە نقطەی ئەخیر ئەوەی کە زۆر مهمە کار علاقەی بۆی بەشێک لە استراتیژی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسەلام مەسەلەی ئەعمار ئاوەدانی زەویە ئاوەدانی هێنان بە مەعنا مادیەکەی ئارامی و ئاسوودەی بە مەعنا معنەویەکەی ئەمە ئیشی ئەوان بووە کاری ئەوان بووە و فعلا کاری کردووشیانە پێشی گەیشتون سەدان ساڵیش ئەم مۆزوعیان حاڵەتیان پاراست دوای وەدە کە کەلوکلوری کەوتە ناو درس کەوتە ناو واقع ئیسلام خوازیەکە واقعی کۆمەلگا واقعی دەوڵەتداریەکە وەدە ئێمە دەستماندا ئێستا ئەمە دووبارە پێویستمان بە مراجعەیەکی وردی ئەم مۆزوعانە هەیە ئەبێ لە منهەج ئەم شتانە بێ منهەجی پەروەردەی ڕێکخراوەکان حیزبەکان کۆمەلگا خێزانەکان لە قۆناغی یەکەمی پەروەردەوە باسی ئەو بکرێت کە ئێمە کوێمان داگیر کراوە جارە پێشەوە مێشکمان داگیر کراوە کە ناتوانین وەکو خۆی بە گەورەی بیر بکەینەوە دوای اینجا و مەیدانەکە داگیر کراوە کە ناو کۆمەلگایە اینجا و دەوڵەت و دەسەڵاتەکە داگیر کراوە ئێم بە کوردەکەی لە هەر ڕوویەک و تەماشاکەی داگیرکراوین لە ڕاستیە ناو ناخمان بەشێکی داگیر کراوانە نەمانێت جا ئەمەی کە و استراتیژی پێغەمبەری پێشا باسماکە ئێمە لە ژیانی خۆمان هەوڵی ئەو بین کە ڕەموودەنگی بدەین دەست خۆش دکتۆر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا ئەوەندە کاریگەر بووە زۆر جار لە میانەی شتی سلبیە و ئیجابیاتی وەرگرتووە لە سلبیات ئیجابیاتی وەرگرتووە جارێکیان وەفدێک هاتن بۆ لای کە هاتن بۆ لای سەرۆک عەشرەتێ بوو دابەزین قەومەکەی سەبریان نەگرت ڕئیس عەشرەتەکەیان لەگەڵیانە بێت چوون بۆ لای خێمەکە بۆ ژێر خێمەکەەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرۆک عەشرەتەکە سەبری گرت و دابەزی و خۆی تەکان و ئاوێنەیەک و قژی خۆی تۆزێ ڕێخست و ڕەنگە هیچ نەبێ حەوەش دەقەیەکی پێچوو بێ ئەم خەڵکە چوونتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم وەستاون جلەکان هەندێک واڵێن جا هەستا وردە ڕۆی بە ڕەزانەت و بە قورساییەکەوە بەرەو خێمەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم سەردەمەیە ئەگەر هەر کەسێکی تر ئەوەی ببینایە ئەومە تەکەبورە هەر کەسێکی تەوەی ببینایە سزایەکی ئەدا ئەیوو ئەمە لوت بەرزە پێویستە لوتی بشکێنم وەکو عەرەب جارێکیان لە عێراق بۆ وەزیرێکیان ویستیان ئیهانە بکەن لەو 12 ساڵی ڕابردووە کە ئێمە لە بەغا بووین ئەیواری دەکەستر خەشمە خەشمە لوتی بشکێنم چونکە چوو دەواوی بەرامبەر ماڵیان ڕاگرتبوو هەر شتێکی وای لێبینی بوو جا دوایی پێغەمبەری خوا کە هاتە پێشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی إن فيك خصلتين يحبهما الله ورسوله وتی وەچی ئەی پێغەمبەر فەرمووی الحلم والأنات بەبێەوە سەرزانشتی بکە بەبێ ئەوە خوا نەخواستە یعنی ئەم دووشە جوانە نازدارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر بە کەسێ بەکاری ناوەکە و ئوستوبەکە و تەسەڕوفەکەی بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم سەردەمەیە لە زۆر سەردەمی تر هەر کەسێک لە قیادەکان نزیک بێتەوە بچووکە بێتەوە زۆرینی هەرە زۆری قیادات وایە خەڵک نزیکدا بێتەوە بۆ بچووکە بێتەوە خەڵک بە چەورە و ماستاوچی و ئەهلی تەمەلوق و ئەو جۆرەشتانە وەسفیانەکە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کەسێ لێی نزیک بێتەوە ئیلا گەورە بووە قیادە و ئوسوەیە وەکو جەنابتان باستان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان کاوە وەستاون ڕیز بۆی کە نوێش بکەن لە ئەستای نوێژەکە یەکێک لە سەحابەکان سکیشی ڕوود بوو سکی هاتووە دەرەوە بە سیواکەکی کێشای بەسکیاوتی سکە بەرەدەوە بۆی ڕیزەکە ڕێک بێت من لە کاتێکا بوون کە ئەچوون بەرەو غەزوە ئەو جۆرەشتانش نوێژەکەیان کرد کابراش وتی یا ڕەسوڵ الله ئەوجعتەنی کە پیاە کێشا نوێژەکەیان کرد کە سەلامیایەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی کێ بوو لێمە پیامی کێشا وتی من یا ڕەسوڵ الله وتی وەرە لێم مەرەوە وتی یا ڕەسوڵ سیواکەکە یادە وتی لێم مەرەوە وتی یا ڕەسوڵ ئەخمە سکم ڕوود بوو کە تۆ لێت دامە بێت تۆ سکە ڕوودکەی ئەوە سکی ڕوود کرد ئاوا بۆی وەرە لێم مەرەوە لەو ئاستەیە ئەوەش چوو بەعشی کرد بە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی نووسان بە جیسمی و تێرماچی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بۆ هات کە توتی بەرەو جیهادە ڕۆم گومانم وایە شەهیدە بم پێم خۆش بوو دوایین کەس کە جەستەم بەرجەستەی ئەکەوێ جەستەی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم ئەو کەسایەتیە کاتێککە داعوەتەکرا بۆ نانی جۆ ئیستیجابەی هەبوو کاتێکەوە سواد گوێرێژێکە بوو کەسێکش لە دوایەوە سوارە بوو زۆر بەلایەوە تەبیعی بوو ئامادە بوو جارێکیان ئیمامی عەلی لەگەڵ ئەنەس و ئەزانم لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوار وڵاخێکە بوون وڵاخ کەم بوو لەو کاتێ ئەسپ و شتەکان کەم بووە ئەم سیانە بەر وڵاخێک کەوتون وتیان یا ڕەسوڵ الله ئێمە کیفایەتی تۆکەین هەر تۆ سوا وڵاخەکە بێنە بە پێڕۆین وتی نە ئێوە بێنیاسترن لە ئەجر و پاداش
نە ئێوەش لە من بەهێزترن نە منش لە ئێوە لاوااسترم بۆ یوەکو ئێوە چۆن سەرەکەون بە هەمان شێوە ئوستوەیە قودوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەداخەوە بۆ وڵاتان بۆ مەراکیزی تعلیمی پەروەردەیی کە ئەمانە زەق ناکەنەوە کە نایکەنە پێشەنگێک پێشڕەوێک بۆ خۆیان چاوی لێ بکەن کە ئەم حاڵەتانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ژیرمەندترین و هۆشمەندترین کەس بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەوان بێشترین کەس بووە لە لووتکەی ڕەوشتەکانە بووە لە هەموو بوارەکانە کە پێگەی پێگەیشتنی هەموو نەجاحات و سەرکەوتنەکان بووە هەقا هەموو سەرکردەکان بێن چاوی لێ بکەن و ئەم پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگێنن چۆن گرفتەکانی چارەسەر کردووە چۆن زاڵ بووە بەسەر کێشەکانە جاری وا بۆ لێ کاتە 11 خێزانی بووە کتێبێکی کراوە بووە هیچ خێزانێکی نییە یەک شتی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تۆمار نەکرابێ هیچ شتێکی نییە لە ژیانیە تەنانەت پەیوەندی لەگەڵ خێزانەکانیە تەنانەت خۆشۆردنی تەنانەت خەوتنی تەنانەت شەو نوێژی تەنانەت جاری وایە ئەگەر تووڕە بوو بێ ئەگەر وەزێکی بەسەر هات بێ ئەم 11 خێزانی جارێ لێ کاتە 11 خێزانی بووە هەموو خێزانەکانی هەتا ئێستا مێژوو هیچ گلەیەکی خێزانێکی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆمار نەکردووە بۆیە بەڕاستی قودوەیە بەڕاستی ئوسوەیە مامۆستا سەرباز ئەگەر بە کورتی ئاماژەیە بکەین بەوەی کە ئێمە چۆن لەم ڕۆژگارەیە زۆر پێویستیمان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبعاً بە شێوەی نەزەری زۆرە بەس ئایا پێویست ناکات کە مامۆستایان بانخوازان خەڵکە هەڵکەوتووەکە ببنە ئوسوە ئوسوەیەکی عەمەلی بەکردەیی کردەوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووبارە بکەنەوە بۆ ئێمە چاوان لێ بکەین بێگومان منیشم ئەو پرسیارە لە جەناب بکەم بەڵێ ئەو پێشەنگبوونی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام چۆن زنوو بکەینەوە ئێستا ئێمە هەمومان متفقین لەسەر ئەوەی کامڵترین و چاکترین و باشترین کەس ڕەسوول الله عەلەیهی السەڵات وسەلام بەس چۆن زینووی بکەینەوە لە ناو خەڵکە و بەتایبەتی لە ناو موسڵمانانە احتیمالێک بە کۆمەڵێ شت بکرێ ئەوانەی کە میراتگری پێغەمبەرن عەلەیهی السەڵات وسەلام ئەبێ هەوڵدن ئەو ئەساسە ئەوەی پێی بوترێ سونە جێبەجێ ئەساسە بەڵێ ئەوەی پێی بوترێش ئەدنا شوبهات خۆی لێ بپارێزێ چونکە پێشەنگبوون وایە لە کوتوبی شەرع هاتووەڵێ تاوانی بچووک بۆ عالموانە بێتە تاوانی گەورە وانە فتوای وامان هەیە یعنی ئەگەر کەسی عالم بێت تاوانەکەشی بچووک بێ چۆن خەڵک چاوی لێک بۆیە پێشەنگەکان داعی و بانخوازەکان مامۆستاکان ڕێکخرا و سەنتەرەکان پێویستە جارێکی تر لە بری ئەوەی من بێم نازانم ڕسمێکی خۆم بڵاوەکەمەوە وتاری مامۆستایەک بڵاوەکەمەوە کە خۆشمەوێ بێم ئەمانە کەینە فەرموودە بە تایبەتی لەم مانگەیە یعنی حەقا وەکەوترێت دنیای میدیا بتەنین بە ڕەوشە بەرزەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات ڕەوشی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام زۆر بەرز و زۆر سادەن یعنی لە لووتکەی بەرزیا زۆر سادەیە هەر یەکێکمان ئەم شەو حەدیثێ بڵاوکەینەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم با ئێمەش وابین اینجا لەگەڵ نووسینەکەیە هەوڵدین خۆشمان جێبەجێکەین و گەورەی سەحابەیش لەوەیە بووە سەحابی زۆر عەمەلی بوون زۆر یعنی عەمەلی بە معنە ئیجابەکەی نەکەوی لە ناو کردوانیا هەیە سەحابی هەر شتێکیان زانیبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوێتی بیری ئەمانە حیکمەتی چییە و ئێستا وایە ئەوە نییە ئیبن عومەر زۆر عالم بووە نیە عەبدوڵای کوڕی عومەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕێکا ڕۆژە فەرمووی بەم ڕێگەیە عەرب چۆن پێکەنیەوە جا پێکەنیوە چۆن پێکەنی ئاوا پێکەرم پێغەمبەر ئێستا جاریەوە بە کەسێک ئەڵێ ئەم هەموو فەرموودەیە لەسەر ڕیش و ڕدێن زۆربەی برایانمان ڕیش و ڕدێنیان نییە وانە ئەڵێ حیکمەتی چییە و بۆ وایە و پینە و پەڕت بووە کەتە حیکمەتی چی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ڕیش بەردەر و ڕیش بەردەرەوە لە بەخوای پەروەردگار وانە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەرمونیان بۆ لەگەڵ ماڵ و مناڵە پێویست ناکام من بێم لایەنە عەشارێکە زاڵکەم بەسەرا مەسەڵەن من ڕەنگ بێ بنەماڵەیەمە وا بوو بێ کەڵێم بنەماڵم مەبەستم شەخسێک نییە ئەوڵێ بنەماڵەکەمە هەر پیا و هەر پیا بوو ئەو پیا لە پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام پیاوەتر نییە بێم بە عەمەلی بیسەلمێنم لەناو ماڵ و مناڵە کە من نەرمونیانم بەڵام وەکەوترێ لە سنووری خۆیە بۆیە قەناعەتم وایە لەم دوو ڕێگەیەوە ئەوانەی کە ئیدعای خۆشەویستی پێغەمبەرەکەین عەلەیهی السەڵات وکە فەرزە پێغەمبەرت خۆش بێ عەلەیهی السەڵات وسەلام خۆشەویستیەکە بخەینە دڵمانەوە چکە زانایە گەڵێ خۆشەویستی زۆر بەمان لە مێشکمانایە کەسەکەڵێ پێغەمبەرم خۆشی عەلەیهی السەڵات وسەلام نایە بۆ نوێژی بەیانی ڕاستی شەکە کاڵێ پێغەمبەرم خۆشی بێ ئەڵێ خۆشەویستیەکەی لە عەقڵیاتی نەچۆتە دڵێەوە ئەگەر خۆشەویستی خوا و پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بچێتە دڵەوە شتێک ناکات بێ فەرمانی خوا و پێغەمبەر بێ عەلەیهی السەڵات وسەلام بۆیە بێ ئەم خۆشەویستیە بچێتە دڵەوە پێما بێ دڵەکانمان نەخۆشین لەو ڕۆ پێویستمان بەوەی خۆشەویستی خوا و پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام لە دڵ و دەروونمانە بەهێز کەی زینووی کەینەوە ئەو لەلایەکی تریش ئەو دنیای میدیایە بەکاربێنین بۆ ئەوە لەم شەڕە قسە و مەولود بیدعەیە و بیدعانیە و دروستە و دروست نییە ئەوانە تێپەڕێنین چکە ئەوە شتێکە ئیسفادەیەکی ئەو تۆی نییە پێم وابێ خیلافەکەش حەسم نابێ
تێپەڕێن بووی ئەم ڕۆژتە بەرزانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ دکتۆر عەبدوڕەحمان بە کورتی پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم برایەتی خستۆتە نێوان ئەوانەی کە سەدان ساڵ شەڕیان کردووە برایەتی دروست کرد بۆ ئیمانداران لەگەڵ یەکە بران و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئوسوەیە و قودوەیە بۆ ئێمە لەو بوارەوە هەندێک ناتەبایی جاری وا هەیە لە نێوان هەندێک بانخواز هەندێک لەوانی کە میلادگری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا هەیە بەتوندی ڕەدی یەکەیەنەوە وەڵامی یەک ئەدەنەوە تا چەند لە جوغز و قاڵبی تەبعیت بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبێتەوە. عليه الصلاة والسلام. الله جا قربان أو جیاوازیانە ئەگەر جیاوازی فقهیە ئیتر جیاوازی فقهی ناوی خۆی بە خۆیەتی کەواتە هەروکو چۆن مەزاهب وەختی خۆی چوار بووە هەندێک کاتێ زیاتر بووە مەسەلەن ڕێگەیەکیاندا و حاڵەتێکی طبیعیشە چووکەم بەڵگەی بەدەستەوەش بەڵگەی بەدەستەوە بووە مەجالی فقهی هەندێک کەسیش هەیە وا حاڵی بووە کە ئەو جیاوازیانی ڕێگەی پێداوە فقط لە بابەتە فقهیەکانە مەجالی ئەوەیە کە فوقەها جیاواز و دوو ڕەئی و سێ ڕەئی و چوار ڕەئی بس بەڕاستی مۆزوعەکە هەروە نییە يعني ئەگونجی حتى لە هەندێک لە بابەتە عقایدیەکانە هەندێک لە بابەتە عقایدیەکانە مەجالی ئەوەی تەیە کە جیاوازی تا دروست ببێ لەسەر ئەساسی ئیجتیهاد چونکە حتى هەندێک بابەتی عقاید وێڵم هەندێک بۆیە ئەوەی کە گوێمان لێگە حاڵی بە لە مۆزوعەکە هەندێک لە بابەتە عقایدیەکان وەکو خۆی بە دوو معنایی ماوەتەوە لەبەر حاڵەتێکی طبیعیە کە مەجموعەیەک عولەما هابن وا لێ حاڵی بن مەجموعی کە وای لێ حاڵی بە يعني بۆ من ئەو خلافی کە دروست بۆ لێنێوان ئەشعری و غیری ئەشعری و ئەمانە ئەوە بابەتێکی ئیجتیهادیە زۆرێک لەو بابەتانە هەمووینا بابەتێکی ئیجتیهادی ما من بابەتێکی ئیجتیهادی بێ کەواتە من کاکە ڕێز لێوی شەگرم ڕێز لێوی شەگرم ئەم نادم بەگژێ ئەویش نادم بەگژێەوە لەبەرەوە ئەوەی کە مەجالی ئیجتیهاداتە چونکە من دووشتمان هەیە هەندێشتمان هەیە قەطعی وەگلا بووەتەوە ئەگەر قەطعیە تاوەتە مەجالی قسەیتیانە نەمتوانم قسەیتیا بکەم نەکەسێکی تر قسەیتیا کە خۆی قبوڵمانەوە جێبەجێ کرد بس ئەوەی کەوا مەجالی ئیجتیهادیە بادەم مەجالی ئیجتیهاد بوو کەواتە زانایشی بەڕێزمانەیە بەس بە مەرجەکانی زانابوونی تیا بێ هەموو کەس نا يعني بهر بكم بكردي هر كسي ميزري بسرو بو يعني نازاناي هر كسي جامعني بسرو بو معناه زاناي اما انا نابت بيور جامعنا وميزرو اوشتانا حتى اخواني بكالوريوس مثلا اخواني دكتوراه ماجستيرش انا نابنا بيوري او كوا ام كسم مستحق لي دي اتواني اجتهاد على الموضوع انا مرجني لراستيا هي شهادتي شنيه وقشتو واسش هي شهادتي نقشتو الموضوع على بروبه مرجكاني اجتهاد بوني لم كساب بين ريتوا اجا مرجي اجتهادي تيابو او علماء بس يكرون لكون اللي طازش هو اللي يستيشا تيابو كاكتوا لما جال عقائد اتواني اجا ويستي قصيت يابا ولا هو كل مجال فقه كان قصيت ياك بو من لم كاكا سنوري جوازيه كان او سنوري كوا شرع ديالي كدوا بدو جاين جانبي قطعيه هم انت متفقين مجال قصيت يانيه جانبي اجتهادي كاكا جان اكريد دور رأي وسير رأي يا زياتي تيابي اصل جوايه كم بس نيجي فرانو موضوع قبولك والله مثل هندكاتي بابتي السياسي دروس كراو باشا دفع كراو داهن راو هين راو لم لا مثلا كهيزي سياسي تيا بجدارة دولة كان تيا بجدارة موضوعنا اللي ري هندي كسوا قولي أعلوس كان بيتامي كان ناخوش كان كأنما هيك كشو مشكلة كمان إلا أن بابت اجتهادي عن النبي مرحله المصري براتي من البدايات واشتغل زين ما هبو تم بو بانخوازان دوسيش زور مهمه اويك طبعا بانخواز شمولي قشتي كا اويك بتاني قصي خير للموضوع كا بي بيرشنج بي اوا بي بيرشنج بي ات لمجال مشكلنا لمجال عبادتي روجانا لحد مجال كاهي حديث فرمي خذوا عني مناسككم او جودك اللي بيرشنجون صلوا كما رايتموني اصلي جودك اللي بيرشنجون لاداري دولتها جودك اللي بيرشنجون هتا روبانا من الان ئەوەی کە بانخواز و ئەوەی دەورێکی باش ببینێ ئەبێت دووسێ شتی پێکەوە کۆی کاتەوە یەکێکیان جارە پێویستە مەسەلەی قوڵێ بانخوازی و خێرخوازی ئەو دوانە بانخوازی دیارەکەمە بەسم پێ چییە کەسێکی مجموعی خەڵکی کاکە باسی شەرحمان بووکە ماڵی ئەوە بێخوا و بەس لەسەر ئەساسی عیلمێکی قوڵ عیلمێکی هاکەزایینە وەکو ئێستا کە هەندێک کەسێک گوێمان لێ هەیە بەڕاستی مەوزوعەکان وەکوڵێ ئەی شوێنە بە ملیەکان نەخۆی تێگە کە باسی جێگە و نەخەڵکیش خۆی تێگەێنێ بانخواز دەبێت لەسەر ئەساسی عیلم قسەمان بۆ بکە خاڵی دوم خێرخوازی بمعنى ماديكي بمعنى معنويكيش قرآن كاتيا قرآن كرخنا أجري أو بمتعبير رخنا أجري للمنافقين باسي عيب عارنا كافر أشحة على الخير يا أشحة عليكم جاء قال سنجي وآياتنا بي هندي شونا كاتو لهندي شونا بس بي قتال يعني آمادني جاني في دابك لهندي شونا الله آماديت يعني النفقة إنفاقك عفوا إنفاقك مالي خوي ببخشي لهندي شوني كه الله آماديت يعني كقصي خيرك
جا کەسی بانخوازە بێ خێرخوازی بە معنە معنەویەکەی و بە معنە مادیەکەیشی من ئەمڕۆ ئەلم قۆناغەکە ئیسا ئەمەی تێکەوتۆ پێم گرنگە لە ڕاستی هەندێک بانخوازمان هەیە جەمعی کردو لێنە ئەم دووشتە هەم بانخوازە هەم خێرخوازیشە بە معنە مادیەکەی هاوکاری خەڵکەکە لە ڕێگەی ڕێکخراوەکان و کەسایەتەکان هەتا ڕوە ئەمە هەنگاوێکی گەورەیە چکە تۆ لە ڕێگەی شەرعی خواوە کە باسی شەرعی بۆکەی بە عەمەلی پێڵێ لەکاکە من خەمی تۆم بە قوربان ئەمەی خزمەتێ بکەم ئەو لەسەر قسەکەی جەنابی شێبێ شتێکی وەزیاکەین ئەگەر بڵێن کاکە براخوازی یا برایەتی خوازی ئەگەرم تعبیرە جایز بێت طبعا برایەتی خوازی بانخوازی و خێرخوازی و برایەتی خوازی ئەبێ لە ناو بانخوازان و زانایان و مەلایان و حیزبە ئیسلامیەکان و ڕێکخراوەکان و کەسایەتەکان ئەم مەوزوعە ڕەنگ بات و هەرچی بە پێی توانای خۆی ئەوەندەی کە قسەی ئەخوا ئەوەندەی کە قسەی ئەڕوا هیچ نەبێ خۆ لە ئاستی خۆیان توانێ و دەورە ببینی گریمان کەسێکی هەیە گوێ لە من ناگرێبن خۆم دەتوانم وابم وەکو ئەو نەبم هەستەکەم ئەگەر ئەوانە کۆکەیدۆ بە تایبەتی لەم قۆناغەش ئێمە زۆر حاجمان پێ چکە هەموو دنیا مەلێ کۆوەتەوە هەموو دنیا بەبێ ئیسنا هەموو ڕۆژئاوا و هەموو ئەمریکا و هەموو کەنەدا و هەموو هەرچی وڵاتانی سەر ئەرزی حتا بە هیندستانیشەوە حتا بەچینیش لەم قۆناغانە بەس لە داهاتووە لە داهاتووکی تۆ زێر نزیک یا تۆ زێر دوورە ئەوانش ئەبنە گرفتێک بۆ دنیای ئیسلام ئەگەر بێت و عاقڵانە و ژیرانە استراتیژیەک نین بەوەی کە باسمان کرد استراتیژی نین بە کە چۆن مواجهی ئەم هەموو کێشە و مشکلانە بکەین بەرامبەر بە ڕۆژئاوا کە دەیان ساڵی بەژیر و دەست و دەمی ئەوانین و بەرامبەر بەچین لە داهاتوە نەک لە ئێستا کە وەکو عالەمی ئیسلامی وەکو مسلمانان وەکو ئیمانداران وەکو کۆمەڵگەی مسلمان ئەسڵ وایە کە خاوەنی هەم پەیام بین وەکو پەیامەکەمان پێ و ئیدعایەکەین و خاوەنی پرۆژەیەکیشن پرۆژە طبیعەتی وایە یعنی تۆ قۆناغی دیارەکەی مەجموعەی خەڵک لەگەڵایە پشتیوانی دەکات بۆ جێبەجێبوونی ئەم پەیام پرۆژەی بێ پەیامی بێ پرۆژە جێگەی نابێتەوە دەستت خۆش پێغەمبەر صلی الله عليه وسلم لوتکەی ڕەوشت لوتکەی بەرزی و لوتکەی خەمخۆری و هەڵگری گیانی بەرپرسیارەتی کە 23 ساڵ پەیامی بۆ هات ئیسراحەتی نەکرد هەتا پەیامەکەی گەیاند ئێمە لێرەوە سوپاس و پێزانین ئاراستەی هەردوو بەڕێزان دکتۆر عەبدوڕەحمان و مامۆستا سەربەجەباریەکەین تا پێگەشتنەوەیەکی تر و تەوەریەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ